بەهادی نووری ئەو سیاسیەی هەمووان لە بڵاوکردنەوەی یادداشتەکانی دەترسن. ئەو سیاسیەی هەمووان لە بڵاوکردنەوەی یادداشتەکانی دەترسن پیرێکی 90 ساڵ بە ئالەتێکی ئایپادەوە بە داڵانە سیاسیەکاندا گوزەر دەکات. بەهادی نووری لە 11 شوباتی ساڵی 1927 لە گوندی تەکیەی سەر بە قەرەداغ لە دایک بووە، لەگەڵەوەی لە بنەماڵەیەکی ئاینی بوو، بەڵام هەژاری و بێدەرەتانی و چینایەتی لە کۆمەڵگەدا وای کرد بە دوای بەرەیەکدا بگەڕێت بۆ خەبات کە شەڕی چینایەتی دروشمی بێت. لەو کاتەدا حیزبی شیوعی هەڵگری هەمان دروشم بوو، بۆیە لەو کاتەدا دەکەوێتە ژێر کاریگەری بیرکردنەوەی ئەوان و لە تەمەنێکی کەمەوە پەیوەندی دەکات با ڕیزەکانیانەوە. بەهادی نووری دوای تێپەڕینی 5 ساڵ بەسەر ئەندامەتی حیزب دوای لە سێدارەدانی فەهد کە دامەزرێنەر و سکرتێری حیزب بوو دەبێتە شوێنگرەوە و لە تەمەنی 22 ساڵیدا دەبێتە سکرتێری حیزب، بەڵام سکرتێرێکی دیفاکتۆ نەک هەڵبژێردراو. لە ماوەی سکرتێری حیزبدا کۆمەڵێک گۆڕانکاری لە پەیڕەوی حیزبدا ئەنجام دەدات. یەکێک لەوانە زیادکردنی مافی چارەنووسە. ساڵی 1949 حیزبەکەی دەبێتە یەکێک لە گەورەترین و کاریگەریترین هێزەکانی سەرگۆڕەپانی سیاسی کە توانای ئامادەکردنی خۆپشاندانی ملیۆنی هەبوو. بەهادی نووری ماوەی 4 ساڵ بە سکرتێری حیزب مایەوە. ساڵی 1953 دەستگیر دەکرێت و حکمی لە سێدارەدانی بۆ دەردەچێت. دواتر لە ژێر فشاری حیزب و جەماوەر حکمەکەی دەگۆڕێت بۆ زیندانی هەتاتایی. دوای شۆڕشی 14 تەمووزی ساڵی 1958 ئازاد دەکرێت. بەهادی نووری لە 60ەکاندا ناچار کرا وڵات جێبهێڵێت، کێشەکانی بەهادی نووری و حیزبی شوعی. بەهادی نووری لە ڕێکەوتنی نێوان حیزبی شوعی و ڕژێمی بەعەز یەکێک بوو لە نەیارانی ئەو ڕێکەوتنە و عەزیز محەممەد سکرتێری ئەو کات بە ئەندازیاری کارەکە دەزانێت. ساڵی 1972 کەریب ئەحمەدی سکرتێری ئەو کات ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات، بەڵام بەهادی نووری دژی ئەو ڕێکەوتنەیە و دەڵێت نابێت حیزب بخەینە پاشکۆی هیچ حیزبێکی تر و هەڵەی بە پاشکۆکردن دووبارە بکەینەوە کە عەزیز محەممەد لەگەڵ پارتی ئەنجامیدا. ساڵی 1984 بەهۆی ناکۆکی و نەگونجان لەگەڵ سیاسەتەکانی حیزب دەستبەرداری حیزبی شوعی دەبێت. ساڵی 1994 بزوتنەوەی ئازادی خوازانی کوردستان دادەمەزرێنێت و ماوەی 10 ساڵ وەک سکرتێری ئەو حیزبە درێژە بە خەباتی سیاسی دەدات. بۆ لە مانگی 5/65 پێش ئەو کۆبوونەوە زنجیرەیەک بەیاناتی عەکسی سیاسەتی ئابم دەرکرد و بڵاو کردەوە دژی عەبدولسەلام و نظامی عەبدولسەلام و شتانە ژمارەیەک بەیاناتم بڵاو کردەوە بە تەواوی بە عەکسی سیاسەتی ئاب بوو. بەهادی نووری لە ئێستادا تەمەنی 93 ساڵ بەرەو سەرەوەیە و بە وزەیەکی گەنجانەوە لەسەر پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان خاوەن ڕای تایبەت بەخۆیەتی و سەرباری ئەو تەمەنە کەسێکی چالاکی ناو دنیای سیاسەتە و لەسەر پرسەکان لێدوان دەدات. بەهادی نووری وەک بەتەمەنترین سیاسی و ئاگادار لە کون و کەلەبەرەکانی مێژوو هەمووان ترسیان هەیە لە نووسینەوەی یادداشتەکانی و زۆر جار هەوڵ دەدرێت ڕێگری لە بڵاوکردنەوە و بە چاپگەیاندنیان بکرێت. بەشێک لە یادداشتەکان بەهادی نووری وەک سیاسیەکی بازمون ئاماژە بە 6 هەڵەی مێژوویی دەکات کە کورد لە ڕابردوودا ئەنجامی داون. لەوانە یەکەم مێژووی ئەو هەڵەیە دەگەڕێتەوە بۆ شۆڕشی چەکداری ساڵی 1961 کە ناسراوە بە شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مستەفا بارزانی. ئەو بڕوای وایە کە دەبوایە زیاتر کات ببەخشرایە بە عەبدولکەریم قاسم. دووەم ڕێکەوتنی ئیبراهیم مەحمەد و مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا بۆ هەڵگرتنی چەک دژ بە سەرکردایەتی حیزب کە مەلا مستەفای بارزانی بوو. سێەم نسکۆی ساڵی 1975 با هەڵەیەکی گەورە دەزانێت و مەلا مستەفا بە بەرپرسیاری ئەو شکستە دەزانێت. هەروەها بەهادی نووری دەڵێت هەرسی شۆڕشی ئەیلول هەلی ڕەخسان بۆ زیندووکردنەوەی باڵی مەکتەبی سیاسی و بە ناوی شۆڕشی نوێ هاتنە ناو گۆڕەپانەکە کە ئەوان درێژە پێدەری هەمان سیاسەتەکانی پێشووتر بوون بە چاک و خراپەوە. هەرچی باڵی مەلایش بوو بە ناوی قیادە موقەتە پەیدا بوونەوە. چوارەم سیوەکی ئابی ساڵی 1996 یەکێکی تر لەو هەڵە گەورە مێژوویانەی ئەنجام درا. پێنجەم ڕیفراندۆمی ساڵی 2017 کە هاوسۆزی گەورەی جیهانی بۆ کێشەی کورد بردە دواوە و کارتێک بوو نەدەبوو بەو هەلومەرجە سووتێنرابە کە ئاکامەکەی هەمووان دەیبینن و دەڵێت ڕیفراندۆم لە 3 دۆخدا دەتوانی بکەیت، خۆت لە ناوەند بەهێزتر بی یان ناوەند دیموکرات خواز بێ یانەوەتا خۆت هێندە بەهێز بی
توانای بەرگریت هەبێ. شەشەم کە گەورەترین هەڵەبوو شەڕی براکوژی بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێی بەرپرسن و تا ئێستا ئاکامەکەی درێژەی هەیە. بەهادین نووری و نێوەندگیری لە دروستبوون و کێشە و تێکەڵچوونەکانی حیزب لە شاخدا بەهادین نووری هەوڵی نێوەندگیری داوە بەتایبەت لە نێوانێکێتی و پارتی و کێشەی نێوانێکێتی و حیزبی سۆسیالیست. هەروەها ڕۆڵی هەبوو لە نێوەندگیری نێوانێکێتی و مەلا بەختیار لەسەر جیابوونەوەی بەرەیەک بە ناوی ئاڵای شۆڕش. هەوڵێکی تری بەهادین نووری بۆ ئاشتەوایی لەسەر وەختی شەڕی ناوخۆی نێوانێکێتی و پارتی بوو. چەند جارێک هەمان هەوڵی داوە لە نێوانێکێتی و بزوتنەوەی گۆڕان. هەفتەی تشرینی دووەمی 2010 لە ڕوونکردنەوەیەکدا بەهادین نووری ڕایگەیان ڕۆژەی ئاشتەوایی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و نەوەی نوێ هەبوو، بەڵام وەک خۆی ئاماژەی پێدەکات بەهۆی وەڵام نەدانەوەی گۆڕانەوە هەوڵەکەی شکستی هێنا.